بەڵقیس عوسمانە من پارێزەرم لەگەڵ ئەوەشە ئیشی هونەرمەندیەکەم کە بریتیە لە ڕەسمکردنە تر لەسەر هەموو بابەتێکە تەختە بێ کە شوشە بێ کە قوماش بێ و ئەم ئیشەش لە 2010 دەستم پێ کرد دوای کۆرۆنا ئیشەکەم گەورەتر بوو بەهۆی ئەوەی کە لە ماڵ بووینەوە تر مەجالم ئەوە زیاتر بوو کە ئیشەکەم گەورەتر بکەم. والله من حەزم لە بابەتی بڵین چاوەزار و ئەوەی کە بەعرەبی پێڵێن سەبعیون و مەسەلەن توراسی بەغایی زیاتر بەکارەهێنم بەهۆیەوە خۆم چونکە کورد بووم و لە بەغا ژیاوم تۆجێ ئەو بابەتانە زیاتر لە ئیشەکەم زیاترە بڵین لە ئیشەکەم و بابەتی کوردەواریش بڵین ڕسمی کوردەواریشم کردووە تر زۆر خەڵک بەدڵیان بووە و حەزیان لێ کردووە. واللهی من دایکم هەمان شت دەستڕەنگینە و دایکم بەهۆی ئەوەی کە مامۆستا بوو بەس مەجای ئەوەی بوو کە لەو حەوشت دروست کات لەو حەوشت دروست کات و تەطریز و شتی کردبوو ئەو ئیشەیشی ئەو لە دایکیشی وەرگرت و لە نەنکم یعنی ئەم شتە لە عیلەکەمان بەردەوامە انشاءالله و بس من يعني دمێکە يعني حەزم لە فەن و شت بوو بەس ئەوە بوو من يعني ئیشم پێ نەکرد چونکە لە بڵین اختصاصم لە محاماتەکە بوو زیاتر يعني بیرم لەوە نەبوو کە دەست بکەم بەم ئیشە بەس سەراحەتەن کە کچەکەم بوو تر تۆزێک هەوڵم ما و شتەکە بە سدفە ڕوویە يعني حەزم لە ڕسمێک بوو و تر بۆیەوە شتم کڕی و ڕسمەکەم کرد لەسەر سینیەکە تر زۆر خەڵک بەدڵیان بوو. حاليا ئەم تەختەیە بۆ یەکەم خۆی وەکو سینیە تێکەڵی ڕەنگەکەم بۆی مەسەلەن ئەو ڕەنگەی بمەوەیە کە خۆم ئەمەوێت مەسەلەن جاروا هەیە مەسەلەن ئەم ڕەنگە من بەدڵم نییە مەسەلەن دوو ڕەنگ تێکەڵەکەم سێ ڕەنگ تێکەڵەکەم بۆی ڕەنگێک ئەو ڕەنگەی بمەوێ دەرچێت جاروا هەیەش یەک ڕەنگ بە تەنیایی ناکەم مەسەلەن مەجموعەیەک ڕەنگەکەم بۆی لەمسەیەکی جوان و غەریبی هەبێت ئەم ڕەنگەی کە بەکاری هێنم بۆ سەر تەختە ئەکلیلیکە خاص بەس بۆ سەر تەختەیە ڕەنگ هەیە بە خاصی قماشە بەکاری هێنم لەسەر شوشە ڕەنگی تر هەیە لەگەڵ ئەوەش بە هیچ شێوەیەک ئەم ڕەنگانە ناڕوات چونکە خۆی ئەمە خاصی تەختەیە ینی بڵین ئەم ڕەنگانەی بەکاری هێنم خاصی تەختە و هی بابەتی پلاستیک و تەختەیە ئەم ڕەنگانە سابتن ناڕوات بە هیچ شێوەیەک و ئەتوانی بیشۆیت و هیچ تەسیری نییە بە ئاو بە حاجە شتن بڵین بە هەمان شێوە بۆیەی سەر قماش ئەوش بۆیە خاصی خۆی هەیە بێ بەکار بهێنیت نابێت هەموو ینی نابێت ئەم بۆیە هی تەختەیە بۆ سەر قماش بەکاربێنین چکە بۆیە قماش بۆیەکی تایبەتی خۆی هەیە و توانی تیش بەدەست بیشۆی بەس ناخرێتە ناو غەسالە بڵین چونکە عادەتەن ئیشی دەست ناسکە هێن ئەوە نیە مەسەلەن بخرێتە ناو غەسالە و شت بڵین ئەبێ هەر بەدەست و بە شێوەیەکی نەرم و جوان بیشۆیت.
جار وهەیە مشتری خۆی داوای شتێکەکە لەسەر تەڵەبی ئەو دروستیەکەم، جار وهەیەش خۆم یعنی مەسەلەن شتێکم لە مێشکە دروستی کەم ڕسمی کەمەوە ڕسمی ئەەکەم و بڵین لە مەساتی خۆم تێەکەم یعنی مەسەلەن من حەزم نییە لە دووبارەی ئیشکردنی خەڵکە مەسەلەن حەزەکەم ئیشێک بکەم کە مەسەلەن هی خۆم بێ تایبەت بە خۆم بێ بەس زۆر من مەسەلەن لە ئیشی مەسەلەن بڵین فەنانێکی تر حەزم لە ئەلوانەکانیەتی مەسەلەن فکرەیەکە بەم لە ئەلوانەکانی بەس ئیشەکانی حەز ناکەم دووبارە بکەمەوە مەسەلەن ئەفکار و شتم بۆیەت خۆم حەزەکەم شتێکی خۆم یعنی تایبەت بە خۆم بێ دروست بکەم لەگەڵ ئەوەشە من مەسەلەن ئێمە بەس لەگەڵ ئیشەکە بەس بۆیە ناکەم بەکارهێنانی بەرد و ئاسن بەکارهێنم بۆ بڵین لەمسەیەکی غەریب بات ینی شتێکی بارز بێ لە ئیشەکە جوانترە و شتێکی تازەیە بڵین و بڵین خەڵکیش زۆر زۆر حەزی لەو شتەیە هەمان شت لەسەر قوماشش ینی مەسەلەن من بەس بۆیەکە ناکەم شت دائەنم لەسەر قوماشەکەش بەس بە شێوەیەک نەکەوێت ینی ئەو هایکەم بە شێوەیەک نەکەوێت ئەم شتە سینیەکە سینی بڵین بۆ تەقدیمی شتە مەسەلەن چایە قاوەیە یان مەسەلەن بۆ جوانکاری بخەیتە شوێنێکەوە شت بخەیتە سەری ئیسا مەسەلەن ئەمڕۆم گەم کردووە ڕەنگی ترش داخڵەکەم بەسەری بڵین بۆی ئەوەی بڵین شتێکی جوانتر دەرچێت ئەنجا ئیزاف شتێت ئەخەمە ئەم لا ئەولاکەی بڵین ئەگەر تەختە بێت بارز بێت یان ئاسن بێ ئەمەوە شتێک بارز بێ لە ئیشەکە ینی نامەیە ئەو شتە بەس بەتەنیا بێت بۆی مەسەلەن بگونجێ لەگەڵ هەموو شتێک لەگەڵ ئەوەشە عادەتەن خۆی شت نابێ بە سادەیی بکرێت مەسەلەن ئەبێت دایم قەرەباڵغ بەیانی مەسەلەن ئیسا مەسەلەن ئەم سینیە لایەکی ڕسمێکەکەم بۆی یعنی ها ئەوەنی تر لەمسەیەکی جوانی هەبێت بۆیە شتەکان نابێ بە سادەیی دانرێت تۆزێک شتێکی جوان نابێت ئەم بابەتانەش زیاتر بەکارهێنم بۆ سەر تەختە بۆ سەر قماشش بەکارهێنم و شتەکان کە بەکارهێنم زیاتر جێخاوە چونکە نامەوێت شتێک بەکاربێنم ڕەش بێتەوە یان ڕەنگی بگۆڕێ حەزم لەو ئیشە نییە چونکە ئەزام مەسەلەن ئەو خەڵکەی کە ئەیبەن ئەی شۆنیان پاکیەکەنەوە بۆیە شتی بڵین بە ئەسڵ بەکارهێنم تر چاوەزار بێ یان بەرد بێ یان بابەتی ئاسنەکان بێ ئەو شتانە بەکارهێنم زیاتر لەسەر ئیشی تەختە و لەسەر ئیشی قماش و هەمان شت لەسەر شوشەش بەکارهێنم وڵی ئیسە حالیان یعنی خەڵک هەمووی ئەوەی يعني بڵین هەمووی تەڵەبی ئەوە ئەکەن حەزیان لە چاوەزارە و بڵین ئەو سەبعیونەکە و کەفەکە بڵین دەستەکە پێڵێن حەزیان لەو بابەتیانێ حتا ئیشەکانم زیاتر هەمووی ئەو تابعایە بڵین ئیتر بەپێ تەڵەبی خەڵکیش مەسەلەن هەیە حەزیەکات مەسەلەن شەرت نییە شین بێ ئەمەوەی پەمەیی بێ یان سوور بێ ئەیگۆڕم ڕەنگەکانیشی بۆی ئەها تەقلید نەبێ شتەکان یعنی ها هەمووی دووبارە نەبێتەوە شتەکان حەزم زۆر لە شتی تازەیە مەسەلەن سەبعیون کردومە بە سوور بە سەوز بە پەمەیی بۆی مەسەلەن هەر شینەکە نەبێ ینی یەک ڕەنگ بێ یان هەر دووبارە بێ ئیشەکان
خۆی سەراحەتەن بۆ هەردوو لابەکانە توانی بە جوانکاری بەکاری بێنێت توانی بەکاریشی بێنێت یعنی توانێت بیشوە بە گەرمی تێک ناچێت بە هیچ شێوەیەک ئەو ڕنگانە ناڕوات بەس بە شەرتێک نەخرێتە ناو غەسالەی بڵین حاجەشتن نابێت ئەم شتانە بێت بەدەست خاستەن ئیشی دەست تۆ زەناستکە نابێ بخرێتە ناو غەسالەی حاجەشتن ئەبێ هەر بەدەست پاک بکرێتەوە لەگەڵ ئەوەشە من خۆم یەکەم شت کەش دروستەکەم بۆ خۆم دروستیەکەم بەکاری هێنم ئەگەر زانیم باشە و جوانە ئەنجاک بۆ خەڵک عەرزیەکەم و ئیشێکیش ئەگەر جوان نەبێیان مەسەلەن عیببار بێ بە هیچ شێوەیە عەرزی ناکەم چونکە ئەزانم خۆم ئەخەمە شوێنی ئەوانەوە ئەگەر ینی شتەکە ناشرین بێیان خراپ بێت زۆر ناخۆشە بێ بۆیە ینی زۆر حەریسم لەسەر ئەو شتە بۆ کچەکەی خۆم کردومە و بەسەر تەڵەبیشا بۆ خەڵک دروستەکەم مەسەلەن بڵین مۆمم کردەوە بۆ مناڵانە لەسەر کوپ و شتا ڕسمم کردەوە بۆ مناڵان هەمووی بەسەر تەڵەبە ئیشەکانم ئەتوانمیش خۆم دروستکەم و عەرزیکەمەوە ئەوش خەڵک حەزی لێ زۆر لەگەڵ ئەوەیشە خەڵک حەزی لە چی بێ زۆر هاوکاری یەکەم و زۆر یارمەتیە مزام حەزی لە چێ و خۆم لەمسەی خۆمش داخڵەکەم لەسەریە وڵی ئەکیید کاتی ئەوێت لەگەڵ ئەوەیشە ئەبێت شوێنەکە مریح بێت و هادئ بێت بۆیە ئەگەر خۆت مێشکت ساف نەبێت ناتوانانی ئیش بکەیت چونکە خاستەن ئیشی هونەرمەند و ڕسم و شت مەزاجی ئەوێت سەراحەتەن بەڵێ یەکەم شت ئەبێت شتەکە پاک بێ دوایەوە تەحدیدی ئەەکەینەوە دوایەوە وشکە بێتەوە ینی چەند جۆرێک ئەچێت ئەنجاتوانین تەواوی بکەین مەسەلەن ئەم کوپانە تەحدید دەکرێتەوە یەک ڕۆژێڵین وشک بێتەوە ئەنجاتوانین بەکارهێنانی بۆ یەکە بۆ یەکەش مینیمەم تقریبەن 2 ڕۆژێوێ بۆی وشک بێتەوە هەمان شت تەختەکەش وایە بەس عادەتەن بۆیەی سەر تەختە زووتر وشکە بێت تا سەر شوشە وشت لەوحە ئەمەم دروست کردووە لەگەڵ ئەوەیە 2 ڤاترینەی گەورەم دروست کردبوو لەسەر تەڵەبیە طبعاً و ڕسمەکەش هەر لەسەر تەڵەب بوو و ئیشەکانم لەسەر بڵین لەسەر تەختەکە بێ لەوحاتی زۆرم هەبوو مەسەلەن کردبووم لەسەر تەڵەبە ئەمەسام لەوحەیە خۆم دروستم کرد بۆ خۆم ینی حەزم لێ بوو فکرەکەیشی ئەوەیە ینی مەسەلەن ڕسمەکەیە لەگەڵ نووسینەکانە ینی هاوتم شتێکی غەریب بکەین بەڵێ زۆر حەزم لێیە و زۆر حەزم لێ شوێنێکی مەسەلەنیان گەلەرەیەکی تایبەت بە خۆم بکەمەوە و زۆرش حەزەکەم خەڵک بێت یارمەتیم باچکە ئیشەکە بە تەنیا ناکرێت حەزم مەسەلەن لە جیهازی CNCە خۆم بیکڕم بۆی مەسەلەن ئەو کاتە ئەو دیزاینی خۆم ئەمەوەیە یەکسەر تەنفیزی کەمەوە ینی لەو کاتە بێت چونکە ئێمە تۆزە سەراحەتەن مشکلەی دارتاشمان هەیە من خۆم مشکلی ئەوم هەیە دارتاش مەسەلەن ئیشی وردەکاری ناکات ئیشی گەورەکە بۆیە تۆزی ئەو مشکلم هەیە لەگەڵ ئەوە حەزەکەم مەسەلەن چەند ئافرەتێک بهێنم مەسەلەن بۆ ئیشی دەست بکە ئیشی تەتریز بکە یان ئیشێکی تر بکە و هەم یارمەتی من ئەیان و هەم یارمەتی ئەوانشەیەم
بەڵێ ئیشی سەر شاڵە پێڵێن شالەکان کە بەکاری ئەهێنم جاروا هەیە بۆیە ئەەکەم مەسەلەن بە پێی تەڵەبی خەڵکیان خۆم مەسەلەن حەزم لە ڕسمێکە لەیان حەزم لە دیزاینێکە ڕسمێکم لەسەر شالەکە و شالەکەش بە پێی تەڵەبە مەسەلەن یان مەسەلەن بە پێی تەمەنیشە مەسەلەن ئەو ئافرەتانەی کە تەمەنیان هەیە شت بۆ ئەوان تایبەت دروست دەکەم ئەوانەی کە مەسەلەن تەمەنیان گەنجترن ڕەنگا و ڕەنگ دروست دەکەم بۆی یانیها ینی بۆ بگونجێ بۆیان مەسەلەن ئەم بابەتانەشم دروست کردووە ئەم شالانە حرارین لەگەڵ ئەوەشە ئیزافەی ئەمانم کردووە لەسەری ئەم نقێمانە بۆ جوانکاری ینی بۆی یەک لا نەبێت و هەردوو لاشی یەک شت نەبێ ینی دوو لابێ هەرێکێکی شتێ بێت و دیزاینێ بێت چونکە بۆ ئەم فەسڵە کردم میسە لەمە دووە ئێمە بەرەو زستانە ڕۆین ئەمە تۆزێک جوانە و غەریبیشە ینی چاوەزارەکەیشە کە خەڵک حەزی لێیە. هاوسەرەکەم زۆر هاوکارمەکە و زۆر یارمەتیمەیە و زۆر حەزی لەم ئیشەیە و خۆمیش ئەتوانم مەسەلەن کاتەکان دابین کەم کە کاتی ئیش مەسەلەن ینی بەیانیان زۆر خۆشە کاتی ئیش یان شەوان مەسەلەن کە هیچ ئیشێکم نەبێ ئەم ئیشە کات و هینی نییە ئەم ئیشە بە مەزاجە کەی مەزاجت هەبوو کەی مێشکت ساف بوو ئەتوانی ئیشەکە بکەی گینا لەگەڵ سترێس و زەخت و شتە ناتوانانی بە هیچ شێوەیەک نە ئیش بکەیت و نە بتوانی دیزاین ینی دیزاینی شتت تصمیم بکەیت. من زۆر هاوکاری ئەو ئافرەتانە ئەەکەم کە مەسەلەن دەستڕەنگینن یان بەهرەیەکیان هەیە زۆر پاڵپشتە بم بۆیان بۆی ئەو شتیانە گەورەکەنەوە و چاوەڕێی ئەوە نەکەن کە ئیشێکیان بۆ بێت لە کەرتی تایبەت یان کەرتی حکومی نە خۆت هەوڵ بە خۆت شت دروستکە بۆ خۆت ئیسە من ئەم ئیشە خۆم سەح ئەوەیە کە لە دایکم وەرم گرت و لە نەنکم بڵین وەکو مەوهیبەیەکە بەس خۆم گەورەم کرد ینی مەسەلەن ئێستا یوتیوب هەیە هەموو شتێک لە یوتیوب هەیە توانی فێری بیت لە هەموو بابەتێکە بۆیە من زۆر ینی هەوڵەیەم شت فێر بم تازە و شتی تازە بهێنمە ئیشەکەمەوە لەگەڵ ئەوەیشە هەر کەسێک کە حەزی لە ئیشێ بێ خۆی هەوڵەیە کە گەورەی کاتەوە بۆیە من زۆر هاوکاری ئەو ئافرەتانەکەم کە دەستڕەنگینن و بەهرەیەکیان هەیە نەوەستن لەسەر شتێکی بەسیط بەعکسەوە گەورەیکەن و یارمەتی خۆتان بن و خۆتان بە خۆتان گەورەیکەنەوە.